کاکەروان دەمە سەرنجی تۆ بزانم لەسەر ئەو کەسانی کە بەردەوام خۆت باس کرد لە شەقامەکانن دەست لە خەڵکی کەپان دەکەنەوە پشت بە خۆیان نابەستن چیت هەیە بۆ ئەوانە تۆ؟ وەڵی هیوادارم نەک من هەزارانی وەکو من هەیە لە بازاڕە بەس چاو لە من بکەن چاو لەوانەی بازار بکەن بۆ نمونە ئێستا من پێشتر بە جەنابیشتم وت ئەمە هیچ عیبێکی تیان نیە کە من وام ڕێز و خۆشەویستی ئەو خەڵکە بایی هەموو شتێکە بۆ من ڕاستە من لەسەر ئەم کورسیم بەشێکی زۆربەی جەستەم لە دەست داوە بەزارکو کەسێکی احتیاجی من کارەکەم یعنی ئیسەم من کە قسە لەگەڵ تۆکەم من و خۆم جیاوازی لە من و تۆ نابینم تۆ قساکەی من قساکەم من نانەخۆم تۆ نانەخۆی جیاوازیەکەمان چییە؟ کاکەڕان ئەگەر ڕۆژانێک بەفر و باران بێت یان ڕەشەبا بێت ئەمە چۆنە تۆ لێرە ئەستەم نییە قورس نییە میشە بۆ تۆ؟ وەڵایی ڕۆژێ زۆر سارد بێ و سەرما بێ ڕەنگە نێم بەس بەڕاستی بە ئیدارەیەکی ناڕەحەتەوە چکە من پێشتریش بە جەنابتم وت حەزم بە تێکەڵبوونی بازاڕ و ناو ڕەفیقەکانم زۆرە بێتاقەتی خۆم دەرەکەم